بە چاودێری بەڕێز عیماد ئەحمەد جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، سەنتەری ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کەلتوری و چالاکی ڕۆشنبیری RCE باوکاری بەڕێوەبەراتی گشتی لاوان وەزارەتی ڕۆشنبیری و لاوان سێمین فیستیڤاڵی کەلتورە جۆراوجۆرەکانی کوردستان لە شاری ڕانی ئەنجام دەدا بە بەشداری هەر یەک لە تیپەکانی گروپی موزیکی یارسان لە شاری ڕانیا، گروپی ژێوار لە شاری تاران و سنەوە، گروپی نۆژین لە وڵاتی ڕووسیا، ناوەندی چاند و هونەری جگەر خوێن لە شاری ئامەدی باکووری کوردستانەوە، گروپی ژێی شاری مەهاباد، تیپی هونەری ڕناک لە شاری ئامودەی ڕۆژئاوای کوردستان، تیپی برایەتی کەرکووک عەرەب و سریان و کورد و تورکمان، تیپی موزیکی هەورام، گروپی موزیکی شاخۆیشین لە شاری کرماشان، تیپی موزیکی بەڕێوەبەراتی کەلەپور و هونەرە میلیەکانی هەولێر، تیپیا دهۆکیا هونەرە میلی، گروپی هونەری فەقێتەیران لە مەخمور. ڕۆژانی 27 و 28 2013 کاتژمێر 7:30 خولەکی شەو شوێن پارکی دەروازەی شاری ڕانیا، سەنتەری ڕایەڵ، دەروازەیەکی ئاوەڵا بەڕووی کەلتورە جۆراوجۆرەکان.